سڵاو قوتابیانی خۆشەویست، ئێستاش دێنە سەر بابەتێکی تر لە بابەتەکانی ئاین ناسی پەروەردەی ئیسلامی. ئەو ڕۆوانەی چاردە دەخینین ڕێسا گشتیەکانی یاسادانانی ئیسلامی لە مەسەلە ئابووریەکان. کەسێکی ئابووری ناس کاتێ دەیەوێت چەند یاسایەک دانێتن، ئەو یاسایانە لە بۆ ئابووری دانی، بەڵام لە چارچێوەی ئیسلام دەرنەچیتن پێویستە چەند خاڵ لەگەڕە چاو بکاتن. ئەو خاڵانە ئەوڕۆ لە بۆ بەڕێستان باز دەکەین. خاڵی یەکەمیان کاروبارەکان بە مەبەستی پشتەوەیان دەپێورێن، کاروبارەکان بە مەبەستی پشتەوەیان دەپێورێن کە بە عەرەبیەکەشی پێدەرێن الئومور بمەقاسیدها. تەمان و بابەتانە دەبێ عەرەبیەکەشی لەگەڵ لەبەر بکەن، یعنی ئەوە نییە بەس کوردەکەی، عەرەبیەکەشی لەگەر لەبەر دەکەن یاسایانە. کاروبارەکان بە مەبەستی پشتەوەیان دەپێورێن الئومور بمەقاسیدها، واتە هەموو کاروبارێک، هەموو جوولەیەکی ئابووری کە بابەتەکەمان دەربارەی ئابووریە بە نیەت و بە مەبەستی ئەو کەسە دەپێورێتن کەوا کارەکە دەکە. ئەوەش لەو فەرمودەی خۆشەویستمان وەرگیرەیە صلی الله علیه وسلم کە دەفەرمێ ئینەمە الئەعمال بالنیات، هەموو جوولەیەکی مرۆڤ بە جێرەی نیەتەکەیتی. لۆ نمونە لەلایەنی ئابووری ئەمە باسی ئەوەی دەکەین کەوا کەسێک کارێک دەکا، کەسێک کارگەیەکی دادەنێ، کەسێک بابەتێکی وەبەرهێنان دەکا، ئەتو ناتانی حکم لەسەری بدەی ئایا و ئیشەی بە مەبەستێکی خراپە دەکا بە مەبەستێکی چاکە، دەبی لێ بپرسی بڵێ مەبەستت لەو کارە چییە، نیەتت لەو کارە چییە. تەبەن ئەگە مەبەستی باشە بوو، مەبەستی خزمەتکردن بوو، ئەو کاتی ڕێگای پێ دەدرێتن، هانیش دەدرێ و هاوکاریش دەکرێت. بەڵام بە پێچەوانەوە گە خوا نەخواسە نیەتەکەی باش نەبوو، ئەو کاتی شتەکەی لێ قەدەغە دەکرێت. چۆن یعنی نیەت تەحەکوم لەسەر شتەکان دەکاتن. کەسێ پارێک داتە کەسێکی تر، کەسێ پارێت داتە کەسێکی تر، دوو حالەتی هەیە. لەوانەیە ئەو پارەیە لۆیە بداتێ، لۆی هاوکاری بکە، لەوەی لە تەنگەشەی قوتاری بکە، لۆی پاداشتی خۆی گەورە وەگریتن، ئەو لۆی بە قەرز حسابە. تەمان زانایانیش زۆربەی زۆری بیڕیان وایە قەرز ئەوەندە خێرە لە سەدەقەش باشترە. بەڵام لەوانەیە خوا نەخواستە ئەو کەسە لۆی پارە بداتە کەسێکی تر، مەبەستی ڕیبابی، مەبەستی ئەوە بی قازانجێکی لێ بکە، مەبەستی ئەوە بی کاتێکەوە لێ وەردەگرێتەوە شتێکی لێ قازانج کات. تەمان لەو کاتێ نەک حەرام دەبێتن، نەک قەدەغە کراوە دەبێت، بەڵ پێچشە لە تاوانە گەورەکان. کەواتە هەمان پارە بەخشین بوو بە کەسێکی تر، بەڵام شتێک دیاری کرد ئایا خێر و پاداشتە یان خوڕی باوگوناحە، تەمەنیەتی کەسەکەی. ئەوە خاڵێشیان. خاڵی دووەمیان ئاسانکاری و هەڵگرتنی تەنگەتاوی، التەیسیر وەڕەفع الحەرەج. یەک لە یاسایەکان کە ئابووری ناس پێویستە پشتی پێبەستی، دینی ئیسلامەتی دائیمەن ئاسانکاری دەکات. خوای تبارک و تعالی حەرەجی نەئاویشتە سەر ئێمە. ئەسڵەن دین لەوەی هاتی حەرەج و ناخۆشەکان لەسەر ڕێگای ئێمە لاباتن. یورید الله بکم اليسر ولا یورید بکم العسر. ئەوەی بکرێ لە چوارچێوەی شەرع و یاسا ڕێگای پێ بدرێ، ئاسانکاری لە بۆ دینی خوای تبارک و تعالی. قورسایەتیەتەن نەهاتە سەر خەڵکان. یعنی چێ؟ التەیسیر وەڕەفع الحەرەج. زۆر شت هەیە لەوانەیە لە ئەسڵا ڕێگا پێ نەدراوە بی، بەڵام شەرعی خوای تبارک و تعالی ئاسانکاری لۆ دەکاتن. لۆ چ ئاسانکاری لۆ دەکا؟ لۆی ژیانی تنگانەی خەڵک لابا. لۆ نمونە ئەسڵ وایە خەڵکان کە شتێک دەکڕن هەمان کات پارەکەش بدەن، بەڵام زانایان هاتینە بە ئیستنباط لە یاساکانی شەرع ڕێگایان بە قستدایە کەوا شتێک بکڕی و سەبر پارەکە بدەیت. لەوانەیە نرخەکەشی بەرزتر بی لەوەی تریشیان، بەس لۆ ڕێگایان پێدایە. لۆوەی ئاسانکاری بکە لە ژیانی خەڵکانێک، لۆوەی تەنگ و سەڵەمەکانی پێش خەڵکان لاداتن. کەواتە دائیمەن شەرع هەتا یاسایشکان دانایە کە الضەرورات تبیح المەحظورات، زۆر بابەت هەیە لە بابەتی ناچاری شەرع حەلالی دەکا. وەکو بەڕێستان دەزان لۆ نمونە خواردنی گۆشتی بەڕاست حرامە، لۆ نمونە خواردنەوەی مەشروب حرامە، بەڵام کاتێک کەسێک تووشی ناچاری دەبی، خوا نەخواستە ئەگەوە نەبی تووشی حەرەج و تووشی مەرگ دەبی، تووشی مردن دەبی، ڕێگای پێدرایە بای ئەوەندەی بخوا یان بای ئەوەندەی بخواتەوەکەوە. فمن اضطر غير باغ ولا عاد فلا إثم عليه. بس باي ئەوەندەی کەوا پێ نەمری ئەو کاتی گوناحی تاوانی ناگاتی. کەواتە دینی خوای تبارک و تعالی ئاسانکاری دەکاتن و دائیمەن شەرع فراوانکاری لە بۆ خەڵکان دەکاتن. یاسای تریان، یاسای سێمیان زیان لادە بدرێت، واتە نابی هیچ بازرگانێ هیچ کاروبارێکی ئابووری بیتە زەرەرگاندن لە بۆ خەڵکی. ئەوەش دە فەرمودەیەکی پێ خۆشەویستمان وەرگیرایە صلی الله علیه وسلم کە دەفەرمێتن لا ضرر ولا ضرار. ئینسان لە کاروبارەکانی دەبی زەرەری پێ نەگا، هەروەها نابی زەرەریش بە خەڵکانی تر بگەیەنیتن. کەسێک کارگەیەک دەکاتەوە، ئەگەر هاتوو کارگەکەی لۆ نمونە شتێک بوو
بەرهەمێک بوو زەرری بە خەڵکان دەگەیان بە هاوڵاتیان یاخود بە کاروباری ئاسایشی وڵاتەکە دەگەیان بێگومان ڕێگای لێ دەژیرێتن. بەڵام کاتێکەوە شتەکە ڕێگای پێدرایە و شتەکە قازانجی لە بۆ خەرشی هەیە ئاسانکاری لەو دەکرێتن و ڕێ پێدەدرێتن. کەسێ دێ لە ناو خەڵکان لە ناو قەرەباڵغی دێ کارگەیەک دەکاتەوە ئەو کارگەی دووکەڵی زۆرە دەبێتە هۆکاری پیسکردنی ژینگە بێگومان ڕێگای پێ نادرێ یاخود دوور دەخرێت بە شوێنشکە یاخود فلتەری پێدا دەندرێ حتا بکرێ وای لێ دەکرێتن ئەو کاروبارە زەرەر بە خەڵکیتکە نەگەیەندر ناکرێ بازرگان تەنها لە پێناوی قازانجی خۆی خۆ دەوڵەمەندکردنی کاروبارێک بکاوە بەرهێنانێک کە کارگەیەک دانێ بێتە هۆی زەرەر گەیاندن بە خەڵکانی تر. خاڵی تریان دڵنیایی بە گومان لا ناچی لا يزول اليقين بالشك. ئەسڵ وە ئینسانی ئیماندار دائیمەن لە کاروباری ئابووریش گومانی باش بە خەڵک باتن. ئەسڵ وایە کاروبارەکان حەلالن تەنها بە گریمانەیەک ناکرێ ئەتوشتەکە حەرام بکەیت. ئەسڵ وایە حەلالن الأصل في الأشياء الإباحة. ئەسڵ وایە هەموو کڕین و فرۆشتنێک حەلالە کەسێک بێبرێ حەرامە دەبێ ئەو بەڵگەیەشی پێبێتن نە بەبێ بەڵگە دەکرێ نە هەروەها بە گومانیش دەکرێ ئیش لەسەر گومان بنیاد ناندرێ. بەڕێزت سوێ لە بەنزیخانەیەک بەنزینت تێکردیا پاش ئەوەی کە ڕۆیشتنی سەعاتێ سیارەکەت کێشەیەکی هەبوو ناکرێت تۆ یەکسەر بە گومان برێ وەڵا ئەو بەنزینخانەی بەنزینەکەی خراپ بۆ هۆکاری خراپکردنی سیارەکەی من چکەوە گومانە. ئەسڵ وایە تۆ هەموو جاران لەو بەنزینخانە تێکدەت هیچ کێشەی نەبووە ئەو جارە سیارەکەی خۆت تێکچووە نابێت و بە گومانێ برێ وەڵا ئەوە ئیشەکەی لە من تێکدایە و بەڵکو ئەگەر هات و بەڵگەی 100% هەبوو بەڵگەی یەقینیت هەبوو ئەو کاتی دەبێ قسەیە بکەیت. ئەوە زۆر بەڕاستی لە زۆر بابەتان قوتارمان دەکات لە بابەتی ظەنی خراپ بەیەک دێبردن و دائیمەن ئەتوو بچی کەسێک لە بازار شتێکی لێ دەکڕی نابی یەکسەر لە خەیاڵ و ئەندێشە خۆی وادانی ئەوە فێڵم لێ دەکاتن و ئەوە قۆڵ بڕە و نە ئەسڵ وایە مادەم خەڵک مسلمانە کاروبارەکانیان حەلال و جائیزە مەگەر بەڵگەیەکە بیتن. خاڵی تر لۆ نمونە ئەمە ئێستا خەڵکی خۆمان خەڵکی مسلمان لێرە دەچی گۆشت دەکڕی دەبێت و ئەسڵ پێدوا بێ گۆشتە حەلالە نابی وای بیر بکەوە لە مێشت خۆ چێ دەری ئەو کەسە خوا نەخواسە نامسلمان نییە چێ دەری ئەو کەسە نوێژ نەکەر نییە ئەگەر خۆت بەڵگەیەکت پێ قەی ناکە ئەگەر نا بە شەک ناکرێ خواردنێکمان لێ دێ لە وڵاتانی ئەوروپی ئەسڵ وایە زۆربەی خەڵکانی وڵاتانی ئەوروپی ئەهلی کتابن وطعام الذين اوتوا الكتاب حل لكم خواردنی ئەهلی کتابانیش لە بۆمە حەلالە ناکری ئەتو سەر بەخۆ ظەن و گومان دروستکەی لەسەرەوەی چێ نارێ وەڵا ئەوە سەر نەبڕایە چێدر نارێ ئەوە کابراایەکە بێ باوەڕ و ملحید نییە نە ئەتو ئەسڵەکە وەدەگری مەگەر یەقینەکەت هەبێ ناکرێ لەسەر ظەن و گومان لەسەر خەڵکی کەشتی حەرام بکەیت. هەشتان لەسەر خۆشت لەوانەیە بابەتش تێدا هەبیتن کە ئەویشیان جائیز نییە بەڵام چی لە بۆ خەڵکیش فتوا بدەیت لەسەر ئەسلی گومانێک کەوا یەقین نییە بچی یەقینەکەی خۆت بشێنی بە ظەن و بە گومانێکی بەڕاستی ئەوە هەم جائیز نییە هەم ژیانش لە خۆت تەنگ دەکەیەوە بسم الله دەکەی و ناوی خۆی گەورەی دەین و ئیشەکەی خۆت دەکەی. خاڵی تریان کە خاڵی پێنجەمە دابوونەریت دادوەرە ئەلعادە محکەمە یەک لە ئەحکامە شەرعیەکانەمە هەیتمان دەزانین مەسەلەی قورئان و سنە و ئیجماع و قیاس و یەک لەو خاڵانەی تریشکەوە بە بناغەی یاسا شەرعیەکاندا دەرێن بریتەلەوەی کەوە عادەت و دابوونەریتیش حسابی لۆ دەکرێت. ئەوە نییە برێن هەر شتێک دابوونەریت بی حسابی و ناکەم و دەیخەمەژێ پێڵاوە من نانە شتانە نییە. دابوونەریت ئەگە پێچەوانەی شەرع نەبوو زۆر جاران زانایان پەنای لە بۆ دەبن. لۆ نمونە ئەسڵ وایە بە فەرمودەی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم کە دەفەرمێ کرێکاران بدەن پێشەوەی عارەقە نیسوانی بسڕتەوە واتە کرێکار کە ئیشی تەواو بوو سەعات چارە سەعات پێنجە دەبی پارەکەی بدرێتێ بەڵام کاتێکەوە معامەلەی نەکردێ لەگەڵ خاوەن ئیشەکەی. دابوونەریتیش لەو شارە وایە ئەو کرێکارانە هەفتە یەک جار پارەکەوە دەگرن دابوونەریتەکە وایە ئەوە دەبتە ئەدلەی شەرعی. یاخود موچەخۆر دابوونەری دوایەکەوە مانجێ جارێک وەدەگری ئەگە وەرێژگری ئەوە تازە بۆ دابوونەریت ناکری هەموو ڕۆژان فەرمان بەرچیتن وەڵام من موچەی خۆم دێ دەوانێت بە مانجێ جارێکی ڕێک نەکەویتن سجای ئەوە تۆم ڕۆژان چی داوا بکە بێ وەڵا پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم دەبی پێشەوەی عارەقەی نیسوان بسڕتەوە ئەوە دابوونەریتە. ئەو دابوونەریتانەی کەوا پێچەوانەی شەرعینە عینەن حسابی بەڵگەیەکی شەرعی لە بۆ دەکرێتن. ئەوە بریتی بوو لە چەند یاسایەک دەربارەی ڕێساگشتەکانی ئابووری ئیسلامیکەوە تۆی قوتابی پێویستە لەو یاسایانە سەرەتا لەبەری بکەی بە کوردیەکە و بە عەرەبیەکەشی دوایە پاشانیش تێبگەی و بتانی زۆر بە ئاسانی وەڵامی پرسیارەکان بدەیەوە.
بە هیوای سەرکەوتن لە بۆ هەملایەکتان.